شەقرا تاوانباری جەنگ و مەقاشی دەستی ئەحمەد شارع دژ بە کورد. دوژمنێکی کورد دەبێتە فەرماندەی سەربازی سووریا لە ڕۆژهەڵاتی وڵاتە. ئەبوو حاتەم شەقرا فەرماندەی گروپی چەکداری ئەحرار شەرقیی سووریا کە بە گروپێکی نزیک لە تورکیادا دەنرێت کرایە فەرماندەی فیرقەی 86 سووریا کە پارێزگاکانی دێرە زور و ڕەقە و حەسەکەی لە ڕۆژهەڵاتی سووریا لە بندەستدایە و ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ ناوچە کوردیەکانی سووریادا دەکات. دیاریکردنی شەقرا کاردانەوەی زۆری دروست کرد. ئەمریکا دیاریکردنی ئەبوو حاتەم شەقرا بە هەڵەیەکی گەورە ناو دەبات، چونکە تاوانباری پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و هەروەها تاوانباری شەهیدکردنی هەڤرین خەلاف ژنە سیاسەتمەداری کوردە لە ڕۆژاوای کوردستان و بە دوژمنێکی سەرسەختی کورددا دەنرێت. شەقرا لەلایەن ئەمریکاوە خراوەتە لیستی تیرۆرەوە. تامی برۆس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وتی بڕیاری حکوومەتی کاتی دیمەشق بۆ دەستنیشانکردنی ئەو کەسە بۆ پۆستێکی فەرمی لە کاتێکدایە کە پێشینەیەکی دوور و درێژی هەیە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ کارێکی هەڵەیە. وەزارەتی گەنجینەی ئەمریکاش ئەبوو حاتەم شەقرای تۆمەتبار کردووە بەوەی سەرپەرشتی زیندانێکی گروپی ئەحرار شەرقیە کردووە کە لە سنووری حەلاب لە ساڵی 2010ەوە لەو زیندانەدا چەندین پێشێلکاری دژی مافەکانی مرۆڤ کوشتن و ئەشکەنجەدان ئەنجام درراوە. یەکێک لەو تاوانانەی کە ئەبوو حاتەم شەقرا پێی تۆمەتبار کراوە تیرۆرکردنی ژنە سیاسەتمەداری کورد هەڤرین خەلاف سکرتێری پارتی ئایندەیە کە لەگەڵ 7 هاوڕێی دیکەی لە تشرینی یەکەمی 2019 شەهید کران. ئەمریکا و تاوانەی بە پێشێلکاریەکی ئاشکرای یاسای نێودەوڵەتی ناوبرد. چەند ڕۆژێک لەمەوبەریش فەرهاد شامی وتەبێژی هەسەجا لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس لەبارەی دانانی ئەو کەسە لەو پۆستەدا ڕایگەیاند دانانی کەسانی تاوانباری وەک ئەبوو حاتەم شەقرا لە پۆستە هەستیارەکانی سووریای نوێدا هەنگاوێکی نەرێنی و قبوڵ نەکراوە و دەبێتە مایەی پیسکردنی دامەزراوەکانی دەوڵەت. جەختیشی کردەوە تاوانبارێک کە بەهۆی ناوبانگە خراپەکەیەوە لە ناو خۆدا داوا کراوە و لەسەر ئاستی نێودەوڵەتی سزادراو بێت نابێت شوێنی تاوانبارانی پێشوو بگرێتەوە، بەڵکو دەبێت هەمان چارەنووسی ئەوانی هەبێت. ئەبوو حاتەم شەقرا گروپێکی چەکداری نزیک لە تورکیای هەیە، وان ئەسراوە کە هاوکاری دارایی لە تورکیا وەردەگرێت و کار بۆ ئەجەنداکانی وڵاتە دەکات لە سووریا. هەروەی ئەحمەد شارع دەیکاتە مەقاشی دەستی خۆی بۆ ڕۆژهەڵاتی سووریا. گومان دەکرێت تورکیا لە پشتدانانی شەقرا و ڕۆڵپێدانیەوە بێت تا ئەوەی بیەوێت دژ بە کورد و ڕۆژاوای کوردستان ئەنجامی بدات.